بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا وحبيبنا وشفيعنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله وبركاته. برزان وخوشويستان، من أحمد كردي خوم بخوش حال وبختور دبين موا لزنزير برنامجك لقل زور بريس جنابي مع مستادلير قرمياني بانقواسكارو وزاناي آيني زنجيرە بابەتێک و زنجیرە باسێک لە باشترین مرۆڤەکانی سەر دنیا لە پاش پێغەمبەرەکان باس دەکەین و ئەو چینە مرۆڤە ئەوانن کەوا ئێمەی ئیماندار و مسلمان لەو سەردەمەدا یان لە پاش ئەواندا خەڵکانێک بابەتی تەنانەت عەقیدە و بیر و باوەڕ و بابەتی فقه و معاملاتیشان لێوەرگرتوون و ئەو چینە کۆمەڵەی کەوا باسی دەکەین خوای پەروەردیگار شایەدی بۆ داون کەوا لێیان خۆش بووە و کەسانێک بوون نەبەرد و ئازا لە بۆ دینی خوای پەروەردیگار بە ئاگا و کەسانێک بوون کەوا هەموو کات چاویان لەوە بووە کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی و دنیا پڕ بکەن لە دادگەری هەروەکو چۆن بۆ خۆیان دادگەر بوون لە نێو خۆشیاندا. ئەوەی کەوا ئێمە دەمانەوێت باسییان بکەین باس لە سەحابەکانی رسول الله صلى الله عليه وسلم. ئایا بزانین پرسیار دەکەین سەحابە چێیە و پێناسی سەحابە چۆن کراوە و زانایان بە چ شێوازێک تعریف و پێناسەیان کردووە هەم لە زوبانەوانی و هەم لە زاراوەی شەرعدا و ئایا سەحابەکانی رسول الله صلى الله عليه وسلم لە دوای وفاتی رسول الله عليه الصلاة والسلام چۆن دەستیان گرتووە بە دین و چۆن پەیامەکەشیان بڵاو کردوتەوە و بانگەوازیان بۆی کردووە. کۆمەڵێک پرسیار لەو بابەتانەی کەوا ئێمە باسی دەکەین ڕەنگە وەڵامی زۆر دەگمەن یاخود وەڵامی زۆر پێویست کەوا جەنابی مامۆستا دەیداتەوە ئێوەی بەڕێز و خۆشەویست و بینەر لێی سودمەند دەبن. بۆیە لەگەڵمان بن لەو زنجیرە بەرنامە لەگەڵ جەنابی مامۆستا، بۆیە ڕوو لە مامۆستا دەکەم و دەڵێم ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه. وعەلەیکم السلام وەڕەحمەتوڵڵاه وبەرەکاتوه. لەو زنجیرە بەرنامەیەدا ڕەنگە ماندوود بکەین، بەڵام بە پێویستی دەزانین کەوا بابەتێکی پێویستە و هەستیارە و پێویستە کەسی مسلمان و ئیماندار لە سەلەفی خۆی، لە پێشینی خۆی، لە قودوەی خۆی تێبگات و بزانید و شارەزایی لێبێت. بۆیە من دەپرسم سەرەتا بزانم سەحابە چییە و سەحابە چێن و پێناسەی سەحابە چۆن کراوە هەم لە زاراوەدا و هەم لە لوغەت و لە ئیستلاحیشدا. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن أصدق الكتاب كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. اللهم بك أقول، اللهم بك أستعين، اللهم آمين. مامۆستا ئەحمەدیان جەناب یاخوا بەخێر بێی بام یەکەم ڕۆژەی ڕەمەزان کە لە هەولێرەوە بە زمانی ڕۆژوو هاتوویت، خوا بۆ خاتر اسمی عەظەمی خۆی پاداشی خێر داتەوە، خوای گەورە بیکا بە زەخیرێ بۆ قەبر و قیامەت هەبوو لە یەکمان، وخوای پەروەردگار ئیخلاس و سەوابمان پێ بەخشێ. پاشان من زۆر سپاسی برانەی ستاف بەرنامەکە کەم لە پشتی کامیرەوە، خوای گەورە پاداشیان داتەوە کە ماندوو ئەبن. سەبارەت بە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم، من پێشەوەی کە ئەمڕۆ مەسەر پێناسەکەی کە جەنابەت ئیشارەتت پێ کرد، هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یانی چی وەصف لە قورئانە هاتووە سەبارەت بە ئیماندار بە دەرەجە یەکەم زانانی تەفسیرە فەرمون هاوڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ورضي الله عنهم. ئیمامی ذەهەبی لە کتێبی الکەبائر لاپەڕی 236 فەرمێ: وأما مناقب الصحابة وفضائلهم فأكثر من أن تذكر. هاوڵی عملی ئێسەبین بەرنامەیەک دانی بەڕاستی دوان سیان قەناعەتم وایە ئینسانی مسلمان بیە باش لە قورئان تێبگات، بزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئومەتی محەممەد یەکەم مامۆستای ئەم ئومەتە پێغەمبەر بە صلی الله عليه وسلم و جیلی یەکەمی قوتابیش بریتی بۆ لە هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەر بۆ ئەوەی ئەدەبی
قوتابی لەگەڵ مامۆساکەیە و علم بۆ عمل بخوێنی ئەبێت تەماشای هاوڵکەی بۆ تێگەشتن لە قورئانە بێت تەماشای هاوڵی پێغەمبەر بکەی صلی الله عليه وسلم. ئیمامی شافعی زۆر جوانە فەرمێت، ئەفەرمێ هم پێش پێناسەکەی حەزم کراوە بزانم ئەم سەحابانە چین ئۆڕۆینە خزمەت پێناسەکەی، ئەفەرمێ هم فوقنا في كل علم واجتهاد. لەسەروی ئەمە کێڵێ شافعی رحمه الله ڕخوای گەورە ڕحم بکا کە ئیمامێکی گەورەی ئەم ئومەتەیە، في كل علم واجتهاد وورع وعقل. ورع بریتە لەوەی کە ئینسان حەڵاڵ تەرکا لەبەر نەکەوێتە حرامەوە لە هەموو ژیریە کەسێک وا نەزانێ لەم زەمەنە بێت مخالفەی قورئان کەوا بزانێ ئەم باش لە قورئان تێگەشتووە. قورئان کە کەلامی خوای پەروەردگارە دابەزێتە سەر پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەوان ئاگایان لە دابەزینی قورئان بووە، باشترین جیلێ لێی تێگەشت بێ ئەوان بوون کەوا بوو ئێمە باس لە تێگەشتن لە قورئان و عەقیدە و عیبادەت و دینداری ئەکەین. كواب وفن في كل علم واجتهاد وورع وعقل وأمر استدرك به العلم واستنبط به. لو بابتي كإنسان درك علم بيبكى بقاته علم كاستنباط أحكام تيابكى. وآراؤهم لنا أحمد، آرائي هاولان بو إيما سبارد بالدين أويان بو إيما زيادة استعيش كراوة. هو إمام الشافعي وآراؤهم لنا أحمد وأولى بنا من آرائنا عندنا لأنفسنا. ولا بيشترى شايستترى للرأي خمان بو خمان هي هاولي بيغمبر صلى الله عليه وسلم. بويا عبد الله كري مسعود يفرمون إن الله عز وجل نظر في قلوب العباد بعد قلب محمد صلى الله عليه وسلم فوجد قلوب أصحابه خير قلوب العباد. خوای پەروەردگار عەزە وەجەل کەڕوانیە دڵی بەندەکان پاش دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم، دڵی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باشترین و چاکترین و خێرترین دڵی بەندەکان بوون. فجعلهم وزراء يقاتلون على دينه. کردی بەچی وەزیر و یارمەتیدەر و پشتیوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە پێناوی ئەم دینەی خوای پەروەردگار جیهادیان کرد و تێکۆشانیان هەبوو، کۆششیان هەبوو. وأخيرا إمام أحمد فرمي من أصول السنة، لا أصول السنة، السنة اللي ربا معناه دي إيمان عقيدة من أصول هذا فنيك شيء تفسيرك للسنة. من أصول السنة عندنا التمسك بما كان عليه أصحاب رسول الله صلى الله عليه وسلم والاقتداء بهم. ده بشيك الدين كمان بيرو باورمان كإما تمسك بابي تفعلها مندوبوني بباشي دز بقرينا هاولاني بيغمبر صلى الله عليه وسلم هاولاني بما كان عليه أصحاب رسول الله صلى الله عليه وسلم والاقتداء بهم. هاكابو أما بابتك بشي كلا دين ما إنسان به هاول بناسي بو أوي يكم كرت ما في عنا خوي دوم كرد لدين تيبقين سيام كرد قال لك شلون معاملة بكين قال القرآن شلون معاملة بكين لا بيناسيها ولا جناب الإشارة كوتم شيان فرموه إمامي ابن حجر جوانا أفرميت أصح ما قيل في تعريف الصحابي راسترين شتيا كلا بيناسيها والله وتراوى بريتيا لأنه من لقي النبي صلى الله عليه وسلم في حياته مسلما ومات على إسلامه. أملا كتابي الإصابة لا بر مجلد يك لا بر حوت واشتين أجابيك وكردي ما نيتيا كابو اللي رفرمي من لقي النبي صلى الله عليه وسلم مسلما في حياته بيغمبر صلى الله عليه وسلم مسلما ومات على إسلامه. لجياني بيغمبراتي بيغمبر صلى الله عليه وسلم باشوي كوحي بهاد هر كس يقشت بيت خدمتي بيغمبر صلى الله عليه وسلم. هندي العلماء فرميتي من رأى وتيانا أمل وجه تيبينيكي لسربي أو هاولانيك النبي نابون بيغمبر قشنو خدمتي بيغمبر صلى الله عليه وسلم بيغمبر يعني نبيني صلى الله عليه وسلم أم يعني أوتي من لقيته وتلابوي الله فرمي راسترين لمن رأى. وهي هندي العلماء يسبون منا لجمع جوامع إشارتك عليه من اجتمع مع النبي صلى الله عليه وسلم لأنه فرمي ومات على الإسلام وإذا أنا فرمون أو بيناسب وعهدي بيغمري خوابه صلى الله عليه وسلم. والله مليرا فرمي مسلما ومات على إسلامه وكاجشت بيت خزمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم إيماني نابيت أم إيماني برد بيت قبره مرد بي لسر إسلام. جابوا يفرمي خوي يفرمي أجر أم بيناس أوايا كابو كي داخل والصحابة كيا
صحابه عنیم ئەو کەسانەی لە پیاوان لە ئافرەتان لە مناڵ لە بەتەمەن گەشت بێتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم عەرەب بێ غەیرە عەرەب بێت ئیمانی هێنابێ بە پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم ئیمان كاو كاتل لسرو إيمانه وفاتي كرد بيت فيدخل في من لقيه من طالت مجالسته له أو قصرت أو كسي كزور لخزمتي بيغمبر بو صلى الله عليه وسلم يا كميك لجياني بيغمبر بو صلى الله عليه وسلم ومن رأى عنه أو لم يروي أو اشتكي لبيغمبري عزيز والروايات كرد بيت أو هيجي الروايات نكردوها ومن غزا معه أو لم يغزو أو غزو كردو جهادي كرد بي لخزمتي بيغمبر صلى الله عليه وسلم أو لخزمتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم جهادي نكرد بي والله غزو بو معنا في أو جهاد بيغمبري خوا خوي لو فتح بووە لەو غەزووە بووە بەڵام جاری واوە لەوە ڕۆشت بێت بۆ غەزوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو بەشیان خۆی نەڕۆشتووە لەگەڵیان جاکەوا بوو لێرە لەگەڵ هەر کامیان بێ من پێغەمبەری ئازیزی بینی بێ صلی الله علیه وسلم ومن رآه رؤية ولم يجالسه بس لە دوورە پێغەمبەری ئازیزی بینی بێ صلی الله علیه وسلم ئیتر دان نەنیشتی بێ لەگەڵ پێغەمبەریش صلی الله علیه وسلم ومن لم يروا لعارض کەسێکیش بەهۆی شتێک و پێغەمبەری ئازیزی نەبینی شتێکاتە پێش وەکو نابینا کەوا بوو لێرە کاتەکەی کەم بێ زۆر بێ پلە و فەڵی هاوڵێتی وەرئەگرێ ئەمما هاوڵ هەمووی یەک ئاستیان هەیە نەخێر گومانیتیانە دوتر لە شوێنی خۆی باسیەکەین کە باس لە ئەم فەضلە خوای پەروەردگار دای بە هەر کەسێک لای ئەهلی سونە و جەماعە ئەوەتانێ کە پێغەمبەری ئازیزی صلی الله عليه وسلم لە کاتێکی کەمیشە بینی بێتەوە طبعا ئیمامی ابن حەزم لە ئیحکامە هێناوێتی شیخ الإسلام لە ئەصارم المەسلولە بەو پێناسە و تەییدی ئەوەیان هێناوە علي بن المديني فرميت من رأى النبي صلى الله عليه وسلم أو صحبه ولو ساعة ساعة يعني ساعة كاتك ساعة من نهار فهو من أصحاب النبي صلى الله عليه وسلم إمام الزركشي فرمي ذهب الأكثرون يعني ما وجيبه ساتي بيغمري عزيزي بيني صلى الله عليه وسلم لشوي على الرجاء إيماني هنا ولا سر إيمان مردو أما هاولي بيغمبر صلى الله عليه وسلم كي تأبي إنسان بزانية أما هاولا دواتر إخواني حقيا لسرمان شيئا إمام زركشي فرمي ذهب الأكثرون إلى أن الصحابة من اجتمع مؤمنا بمحمد صلى الله عليه وسلم وصاحبه ولو ساعة روى عنه أو لا لأن اللغة تقتضي ذلك لبروي اللغة أما أخوازيت أما تشيبو تطلب ذلك لبروي اللغة داوية كابوية ابن حزم فرميت فأما الصحابة هاولي بيغمبر صلى الله عليه وسلم رضي الله عنهم فهو كل من جالس النبي صلى الله عليه وسلم ولو ساعة وسمع منه ولو كلمة فما فوقها يقوى شيء لبيغمبر أعزبين صلى الله عليه وسلم ساعة ساتك أو شاهد منه عليه السلام أمرا يعيه اشتكي لبيغمبر عزيز بيني وصلى الله عليه وسلم كلي تيغشتوها بويا براسي ماما صايبرام عبد الله كري مسعود لوصف هاولانا أفرميه هركس أيوه من كان منكم متأسيا فليتأسى بأصحاب محمد صلى الله عليه وسلم أويك لجيانا إنسان أقايلي بزور زور مدحينك زور زور بصوابي نزاني دورني احتمالا أحبب حبيبك هونا ما والله أمانة خواشاتي بداون في غمري خواشاتي بداون با إنسان شاولوان بكاد فإنهم كانوا أبر هذه الأمة قلوبا وأعمقها علما دڵیان لە دڵی هەموو بەندەکان لە پاش پێغەمبەران دڵیان لە دڵی هەر هەمووی چاکترە و علمیان لە هەمووی قوڵترە بە جوانی لەم دینە تێگەشتن چونکە مامۆستاکەیان پێغەمبەرە صلی الله عليه وسلم وأقل تكلفا يعني بڕۆ تەماشاکە شتێک سەحابەت تێتەگەێنێ ئێمە جاری وایە هەر کەلامەکەی خوای پەروەردگار جاری وایە خۆی خوێنی تۆ تەفسیرەکە لە خۆی قورسترە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني مناڵێک ئافرەتێ لێی تێگەشتووە ژیانیشیان زۆر کەم تەکلیفە لەسەر خەڵکی گەیاندنی دینیش ئەوەنە قورس نەیان گرتووە خەڵکی لە قسەیان تێنەگات لە ئاستی خەڵکە قسەیان کردووە وأقومها هديا وأحسنها حالا باشترین ڕێن لەسەر باشترین سیرە بوون باشترین ڕێنماییان هەبووە هەدی لێرە بە معنای ڕێگایشە باشترین ڕێگای هاوڵانە کە پێغەمبەری خوا فەرمی صلى الله عليه وسلم إن أحسن الكتاب كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم أمان لسر هدي محمد ونشوك خواي پروردگار عز وجل أفرمير والسابقون الأولون من المهاجرين والأنصار والذين اتبعوهم خواي پروردگار مهاجرين وأنصار سابقون باس لواكا خلقي بچاكا شواني أمانة بكويكيا هاولي بيغمبر صلى الله عليه وسلم خواي رب العالمين أمي بميزان دانا فإن آمنوا بمثل ما آمنتم به كأهل يهود ونصارى هر كافرية كان أجر إيوه
ئیمانتان هاوشێوەی ئیمانی هاوڵان بێت فقد اهتدوا بالتأكيد لەسەر ڕاستەڕێکان حالیش بریتەلەوەی کە بووە بە حاڵتیایانە ئێستا من لێرە کە باس لە ڕێگا ئەەکەم خی گەورە بیکە بە حاڵتیامانە حاڵەوەتانێکیتر ئێستا کابرای باسی ڕازگۆییەکە لە ژیانی خۆی ڕازگۆیە ئەوە حاڵێتی باسی ئیمانەکە لە ژیانی خۆی ئیماندارە باسی خێرەکە لە ژیانی خۆی باسی کە ئەوە حاڵەکەی هاوڵان علم بوو بە حاڵیان وأفرمي قوما اختارهم الله تعالى لصحبة نبيه صلى الله عليه وسلم خواي قورا أم جيلي هالبجار بوها ولتي بيغمبر صلى الله عليه وسلم فاعرفوا لهم فضلهم أما يا بابتك يا بيزانين بزانين لو فضلي هاولتي بيزانين واتبعوهم في آثارهم لويك بجاني الله ولو علبيك للرسول الله ويانك صلى الله عليه وسلم إنسان شوين يعني فإنهم كانوا على الهدى المستقيم كما ابن عبد البر لا جامع بيان علم رواياتي كردوا وأخيرا إمام أحمد فرميت فحبهم سنة أما السنة عقيدة معنا دين معنا خوشويستني هاول خوشويستني يعني سنة وتمر بعض ما كلا كتابي عقيدة يعني إيمان والدعاء لهم قربة والاقتداء بهم وسيلة والأخذ بآثار فضيلة دعاء كردن بوها ولاني بيغمر إخوة لأخوان نزيك معنا كاتوه شون كما مصا رضي الله عنهم كجملة كيف فعليا لأخوة رب العالمين كبوية ما الدعاء دعوكم خواي قول ليان رازي وأجر ما ندس أكبيت أما الزماني عربي كبكسي قال رحمه الله اللهم ارحمه اللهم صلى الله على محمد يعني اللهم صل على محمد أو بيوتي جملة خبري بمعنى معناه إن شاء وهو يما بو ما إقدام بيوكين إقدادات شابه يعني ليبكين بزعم هاولان هیچ نبووە لەم دینە لە زەمانی ئەوانە دواتر چی بەسەر بێت وەڵا لە زەمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دین بوو بێت هاوڵان تەرکیان کرد بێت خەیر الناسی قەرنی بۆیە بەڕاستی باش وایە بۆ ئێمە شوێنی هاوڵانی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم و ئەخیرا لەمە قسە بکەم کە ئێمە باسی ئیمانمان کرد بە ئیجماع منافق لەناو هاوڵانی پێغەمبەرە نی صلی الله عليه وسلم چونکە کافرمان هەیە منافقمان هەیە ئەهلی کتابمان هەیە لەو زەمەنە وەکو خۆر دیار بوون کێ منافقە ئەوە بکەمە پرسیارێک ئێستا زانیمان هەر پیاوێک لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حیات بووە لە ژیان بووە هەر پیاوێک یان هەر ئافرەتێک یان هەر منداڵێک یان هەر نابینایەک یان هەر کەسێک ئەگەر خۆشەویستی خوای صلی الله عليه وسلم بینی بیت و ئیمانی پێهی نابی و بەو ئیمانەشەوە وفاتی کردی بیتن ئەوە سەحابیە بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگە لە خەڵکانێک لە سەفەرێک خەڵکانێکی زۆر بینی بی یان کەسێک کاتبی پرسیارێکی لە پێغەمبەر کردبی صلی الله عليه وسلم یان تیجارەت و معاملەیەکی کردبی یان ئەهلی کتاب بووە نەسارایەک بووە یەهودیەک بووە یان کەسێک بووە ئەگەر پێغەمبەری خوای بینیوە تەنها بە بینین دەبێتە سەحابی ئەو کەسە یاخود چۆنە كوابو ممصا كما إشارت من بيكر فرمونا من لقي النبي صلى الله عليه وسلم في حياتي مسلما ولو ساعة من نهار وانيا وكباسمان كرد باشان أفرميشي في حياتي ومات على الإسلام ولا سر إسلاميش بمريه بوي آلي علماء إشارتيان بوكر أجر كسيك مرتد بيتو لم يناسي مدرجة أواني كجناب الإشارة تفكر لسفرية لتجارة لكاتي هجرتي بيغمر صلى الله عليه وسلم لو رجبان الريكة وتبيت كسيك والله إيماني نهنا به داخلني بهاولي بيغمري شبيني وصلى الله عليه وسلم هو كافرانا كلام كبر مويان بيغمري أنا بيني صلى الله عليه وسلم شرش يعني لقلا أكد قرتنا بينينك شرطنية بينينك لقل إيمانا لقل مردن لسر إيمانا تنانت اللي علماء فرمون هر كسيك بيغمري آزي صلى الله عليه وسلم يبيني بيو إيماني هنا بيه مرتد بيتو لدواي أوي چونك إيماني هنا وبيغمري خواه بيني صلى الله عليه وسلم دواي أوي باجغز بيتو لمرتدي وتوبة بكا وبقريتو ناو أم دينا لسر إسلام بمريد أفرمو أمشيان بليها وليتي أميانية لسر مرتد برسياري تايبتم دبيت بلام هلس الصحابي رابوستين باز لا أويز دكريت کە دەڵێن ئوەیسی قەرەنی جوانە یعنی بە شێوازێک باز دەکرێت کەوا پێغەمبەری خودای صلی الله علیه وسلم نەبینیوە بەڵام زانایانیش بەشێکیان باز لەوە دەکەن کە سەحابیە یاخود سەحابی نییە ئەگەر ئەوەشمان بۆ باز بکەیت چۆنە وڵی ئێمە کە
ئیشارەتمان بەوە کرد مەکانەتی هاوڵێتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر لە دوورێکیشە بێت خۆی ڕاستەوخۆ قسەی لەگەڵ پێغەمبەر نەکرد صلی الله عليه وسلم گوێ لە وتارێکی گرت بێت ئەمە فەضلێکە خوادایەتیە بۆ دیداری خۆشەویستە صلی الله عليه وسلم. ئەوەی دەرزی گەورە لە ژیانی هەیە یەکێک لەوانەم ئیسلامە کە ئێمە خوای گەورە نردوێتی بۆ بەشەریەت تاک دروست کات و ڕاستت کاتۆ ئەم پیاوە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هاوڵان هەڵێ ئەگەر گەشتن پێی با دوعاتان بۆ بکات کەوا بوو مەکانەتی پێمان ئەگەیەنێ کە ئەوەنە حەقی دایکی جێبەجێ کردووە و پێویستی بەم بووە ئەم پیاوە پلەی هاوڵەتیەکەی وەرنەگرت بەڵام تابعیە لەبەرەو هاوڵانی پێغەمبەری بینیوە صلی الله عليه وسلم نەگەشتۆتە دیداری پێغەمبەر صلی الله عليه وسلم. خۆجاری وایش هەیە ئەڵێن هەندێک جار هەیە تابعیەک بۆتە سەبەبی ئەوەی کە صحابەیەک ئیمان بێنێ ئەوە لە لوغزی علومی حەدیثۆمان ئیشارەتی پێکرێ بۆ یعنی کەسی وا بووە هاتۆتە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەفد بووە بڵێن کە گەڕاوە تۆ خۆی ئەو کاتە ئیمانی نەهێناوە کە ڕۆشتووە ئەوەنە وەسفی پێغەمبەری کردووە صلی الله عليه وسلم ڕەوشتی بەرزە و ئەخلاقی وایە و هاتۆ صفاتی باز کردووە کەسێک بەهۆی ئەوە هاتۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانی هێناوە ئەو پێغەمبەری بینیوە بەڵام ئەو خۆی لە دوای مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمانی هێناوە هاوڵانی بینیوە بە ئیمان و لەسەر ئیمان مردووە بەڵام پێغەمبەری ئازیزی صلی الله عليه وسلم بە ئیمانەوە نەبینی کە پێغەمبەر لەو کاتێک کە ڕەسوولی خۆشەویستی بینی صلی الله عليه وسلم ئیمان بێنێت. خوا پاداشداتەوە مامۆستای بەڕێز. مامۆستا پرسیاری ئەوە بکەم ئایا لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر هاوڵێک ئیمانی پێهێنا یان کەسێک ئیمانی بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم بەڵام دواتر هەڵگەڕاوە لە ئیمانەکەی مرتد بووە حکمی ئەوەی چۆنە ئەگەر هەر لە سەردەمی پێغەمبەری خوا دیسان جارێک تر ئیمانی هێناوە یان پاش وفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمان بهێنێتەوە جیاوازی هەیە لە نێوان ئەو شێوازە؟ مامۆستاگیان ئەمە بۆیە کاتێ زانایان ئەفەرمون ئایا کەسێکە مرتد بێتەوە مرتد خوا پەنامامدا یعنی پاشگەز بێتەوە لە ئیسلام ئەوەیش من قەناعەتم وایە باسی مرتەدە هەر دینێ باسی مرتدی تیان نەبێ و باسی تەکفیری تیان نەبێت لەبەرەوەی چەند خەتەرە مسلمانێ بە کافر بزانی ئەوەنەش خەتەرە کافرێک بە مسلمان بزانی جار لەبەرەوەی ئەوە بابەتێکە بەشێکە لە دینمان بۆ لەبەرەوەی خەڵک بە ئاسانی تەماشای نەکە هەر ناوی مرتدەکە پێویستی بە ڕوونکردنەوەیەکە کەسێکە ئیمانی ثابت بوو پاشان پاشگەز بووە تۆ پاشگەزبوونی وا هەیە کابرا لە یەک ئاەتە با ئازانێ ئاەت کەلامی خوای و باوەڕی پێ نییە لە یەک ئاەت لە یەک حکومە باوەڕی بە یەک حکوم نیە لە کاکەم باوەڕم بە دەستبڕینی ئەمەڵێ من باوەڕم بە بۆ نمونە میرات نییە کورد و جاری کەس ئاەتێک نیە ئەو کەسانی کە ئفتیراءەکەن بۆ دایکی مانداران لە دوایەوەی دە ئاەت هاتووە پاکی دیفاع لە پاکێتی دایکی مانداران ئەکات کە هەر ئفتیرائی بۆکەن ئەوە لە دین دەرچوون شایەتەکەم وتانێ کە بەڵام عولەما ئەمەشیان باس کردووە خۆ پاداشداتەوە بۆ لەبەرەوە جارێکان زانایانی حەدیث یەکدەنگن لەسەر ئەوەی کە ئەڵێن بە ئیتیفاق اتفق ئەهل الحەدیث لەسەر ئەوەی کە ئەوەی مرتد بێتەوە ئیمان بێنێتەوە على أنه من الصحابة کابوو چییە على عده من الصحابة ژمێرن لە هاوڵ بۆ نمونە کێ یعنی ئەو کەسەی کە گەشتۆتە خزمەتی رسول الله صلى الله عليه وسلم وآمن به پاشان ارتد ثم أسلم پاشان گەڕاوە ناو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەر لە سەردەمی ئەودا یان باز لەوە نەکراوە باسییان کردووە بەڵێ ئەفەرمون اجتمع به صلى الله عليه وسلم پاشانەوەی کە گەشتە خزمەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم مرة أخرى أم لا سواء اجتمع به صلى الله عليه وسلم مرة أخرى أم لا ئیمانی هێنا بە پێغەمبەری ئازیز صلى الله عليه وسلم شتێک هاتە سەرێ تووشی مرتەدی بوو پاشان گەڕاوە دواوە بەڵام ئیتر زانایان ئەفەرمون نمونە ئەهێننەوە ئیتر ئەو کاتە پێغەمبەری بینی بێت جارێکی کە یان نەیبینی بێت کە بۆی ئەفەرمی على الصحيح یعنی ڕێیکەشەیە بۆی ئەڵێن کە على الصحيح لەسەر ڕێی تەواوتەوە وەکو ئەشعەثی کوڕی قەیس ئەشعەثی کوڕی قەیس زانایان هەموویان ئەهلی حەدیث یەکدەنگن کە ئەشعەث ژمێراوە لە یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لە خلافەتی لە کاتی عهدی ئەبی بەکری سیدیق رضی الله عنه گەڕاوە دوا ئیمانی هێنا ئەشعەث کاوە بوو مامۆستاگیان ئێمە بەم دوو پرسیاری جەنابەت کردت کێن ئەوانەی کە دەرئەچن لە هاوڵەتی پێغەمبەر صلى الله عليه وسلم یەکەم ئەوانەی کە گەشتنەوە دیداری پێغەمبەر صلى الله عليه وسلم ئیمانیان نەهێناوە هەر کافر بوون ئەگەر چی لە پاش مردنی پێغەمبەری صلى الله عليه وسلم ئیمانیان
هێنابێت ئەوە پێ باشە ناکرێت. پێغەمبەریشان بینیوە بەڵێ. بەڵام بە ئیمان و پێغەمبەری ئازیزیان نەبینیوە صلی الله علیه وسلم ئیمان و باوەڕ بێنن و ئەوانەی کە پێغەمبەری ئازیزیان بینی صلی الله علیه وسلم پێش دابەزینی وحی لە ئەهلی کتاب بوون لەسەر دینی پێغەمبەرانی پێشوو بوون لەسەر دینی پێغەمبەرانی پێشوو بوون بەسەر پیان ناوترێ هاوڵ چونکە بۆ لە کاتی پێغەمبەراتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە دیداری پێغەمبەر کردن صلی الله علیه وسلم و باوەڕشی پێبێنن بۆ ئیساتە وەرەق ئەڵێن هەم مخەضرەمە هەم لەسەر دینی پێغەمبەرانی پێشوو ئەجری هەیە و هەم هاوڵی پێغەمبەریشە صلی الله علیه وسلم چونکە ئەو یەکەم کەس بوو لە کتابە وتی ئەمەی کە تۆ ئەمە جبریل لە هاتۆ بۆ لای تۆ ئەوەیە کە صاحبی وحی لەلایەنی خوای گەورەوە بۆ پێغەمبەران ئەهێنێ ومن لقيه مؤمنا ثم ارتد ومات على ردته زانا أنا فرمو كل كتاب الإصابة ابن حجر إشارتي في أكاد واتا بمرتدي مردبيتن تأخوابنا أمام دبقات اسم عظمي خو أجر لسرتا وإيمان وباورشي بيغمبر هنا صلى الله عليه وسلم بلام كمرتد بو مرد أو بيناغو تهل بكافر أمريته وتأخوابنا أمام دخل خالدين في فبلاش داتەوە کاتەکەمان بەرەو کۆتایی دەڕوات ئەگەر کۆتا قسە لەسەر منافقینیش بکەین لە نێوان سەحابەکان چۆن ئیمتیاز دەکرێتن لە بینی منافق لەگەڵ سەحابەوە ئایا منافق دەچێتە بابی ئەوەی کە بڵێن ئەوە سەحابی و هاوڵی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم یان ئەویش حکومەکەی جیاوازە ئەمە من ئێستا لەم شوێنە ئیشارەتێکی سوگەڵی کاتەکەمان کۆتایی احتمال هەر حەلەقەیەکە ڕوونی کەینەوە کە چۆن خۆر لە ئاسمانە دیار بووە لە ناو هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پیا و بە ئافرەتۆ وەکو خۆر دیار بووە کەعب کاتی ئەڵێ کاتێ دواکەوت لە غەزوە ئەڵێ کە ئەڕۆشتم تەنها ئافرەت و مناڵ و منافقینم ئەبینی بۆ چونکە خوای پەروەردگار عەزە وەجەل ئەوەنە صیفاتی منافقینی باس کردبوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیزانی وەکو خۆر دیار بوو بۆ نمونە كإشارة بك ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين أما هالرشاشة لسرويك خلق الشرط نيار كذا بزبان بلا من إيمان دار بيت وايا كاتيك غزوك أبو جهادك أبو هيرشيك ياسر مدينة منافق كان ضليان لقى الكافر كان أبو منافقان وإذا قاموا إلى الصلاة قاموا كسالى وابو يعني كوابو اللي يراد تماشاء كي وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا أنؤمن كما آمن السفهاء وانيا كاتي بي أجشتنا لاي شياطيني خويان كوابو يعني مليرة كوابو إذا لقوا الذين آمنوا قالوا آمنا وإذا خلوا إلى شياطينهم قالوا إنا معكم يعني صفات منافقين أو أنا لتملي لن يجال للزبان يعني لخرافة يعني لزبديان لقلب يغنبر صلى الله عليه وسلم يعني أتا أو نرون بو يغنبر صلى الله عليه وسلم يعني بونا عن كجي فرمو حتى لا يقال محمد يقتل أصحابه وارد بو السردمي مكدا منافق هبو بيت ناخير أو بسيارك زور جوانا بو لبروي منافق لكي دروس بكاتي منافق لغزوة بدر دروس بو كبينيان أم غزوة كتشيبو فارق بو وهي فرقان بو لبيني كفر إيمانا كابي غمري خواه صلى الله عليه وسلم كان كسيك ودرشو بو جهادنا الروشت بو جماريان كم بو وأوانش هاتبون حربو قتال هاتبون بويك قاف بقنا قاف لكي أبو سفيان ودايوتي أنا قرينو كمسلمانان سركوت يتركوا ملك بهوي طماعي خويوا إيماني أشكراكر بلان بدل دليا نبو كوملكيش لبر برجواندي وغنيمه ومعنك يعني بشي إيماني هي نانا كان تنها لسر زبان بو كأبو كاتي للحني قول أخوي فرودقار فرمي أنها سن يعني مرون بو لنا وهاولان كإن شاء الله بدريجي روني أكينو كأويك أجاي القرآن والسنة في غمر صلى الله عليه وسلم سيري أصحاب زور بروني أزاني كاكي يعني هاولان لمالش وترساو نوك آياته بفضح عن بكات للحني قول للسماينا هاولان ناس يعني زور برئيس جناب ما مستدعي ذاتوا برزان خوشويستان القي كمان لو زنزير برنامج كواتايبته بالصحابة وهاولاني بيغمبري خوا صلى الله عليه وسلم كوتاي بهاد تالا القي تشيتر بأيوي برزو خوشويست دقمه وبخواي پروردگارتان دست بيرم والسلام عليكم ورحمة الله وبركاته.